بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوێمەتان لەبێت ئەم کاتەوە کاتێکتان باش بێ خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتیاو کاران و بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و جۆرە و جۆرەوە هاتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست بەو هیوایی کە تا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بمێنەوە بینەری پرۆگرامەکە بن و هەموو لایەکتان لە ساغ و تەندروستێکی باشتانە بێت. عزیزان لە پرۆگرامی ئەمڕۆماندا چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە و ڕاست و خۆشمان دەبێت لە شار و شارۆچکەکانی کوردستان و کە دواتر لەسەر هەریەکان و لە کاتی خۆیدا ئاماژە پێدەدەین کە چێوتەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین کە تایبەتە بە یەکەمین دیداری خوێندکارانی میدیا. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە هاوبەشی پەیمانگای تەکنیکی کوردستان یەکەمین دیداری خوێندکارانی میدیای ڕێخست بە بەشداری خوێندکارانی بەشە زانستیەکانی تەکنیکی میدیا ڕاگەیاندن پەیوەندیە گشتیەکان و بازاڕگەری کە تیایدا ئەو خوێندکارانە چالاکیەکانی خۆیان ئەنجامدا و بڵێ بەهرەکان و توانەکانی خۆیان لە دیدارەکەدا پێشکەش کرد کە لە کۆتایەکەشیدا لیژنەی هەڵسەنگاندن پلەبەندیەک بۆ بەرهەمی خوێندکاران دەکات کە هەڵبەتە ئەم دیدارە 2 ڕۆژ یا بڵێ بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بووە. دوێنێ یەکەم ڕۆژی دیدارەکە بوو لە سەعاتدەی بەیانی و دەستی پێکردو هەتا دوانی ڕۆ درێژی کێشەوە ئەم ڕۆژ بە هەماشێوە لە سەعاتدا دەست پێ دەکات و دیارنیەتاکەی بەردەوام دەبێت. دواتر میوانمان دەبێت و بە وردی گفتوگوی زیاتر لەسەر دیدارەکە و لەسەر ئامانج و ئامادەکاریەکان دەکەین بۆ دیدارەکە کە ماوەی چەندێ بۆ ئامادەکاریان کردەوە ئامانجە لە ئەنجامدانی ئەم دیدارە چی بووە. دواتر میوانمان دەبێت و باسی تەوەرەکە دەکەین و دەچینە یەکەم بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە بڕگەیەکی تەندروستیە کە هەر جار و باز لا گرفتێکی تەندروستی دەکرێت لەلایەن پزیشکێکی پسپۆڕەوە و باز لە هۆکار و نیشانە و چارەسەرەکەشی دەکرێت بە بەیەکەوە بینەری بڕگەی تەندروستی بین دواتر دەگەڕین وڵاتان. پرسیارێکتان لێکردم لەسەر چیسەی هێلکەدان. آخر چیسەی هێلکدان وڵای هێلکەدان ئەنواع لە 100 ئافرەتی چیسەی هێلکەدانی هەبی کە گرێ لەگەربی لە 100 لە 300 دەکایەک یعنی پوینت لە 300 ژنان یەکێک دێرمۆیدی هەیە. دێرمۆید یعنی چی؟ یعنی چیسە کە لە هێلکەدانی لە منداریەوە لە ناوزی داچێەوە کە پیت بووە لەگەری پیت بووە لەوێ وەکو منداڵەکی دروست دەبێ. زۆر سەیرە لە ناوزی داچی مو ئێسقان ڕێخەرۆک چەوراتی لەو خانەی لەسەر هێلکەدانی چونکە هێلکەدان زۆر گرنگە لەسەر ئەو هێلکەدانەی دروست دەبێ نابینێ زیاد دەکا هەیە دەنجی لێوە نایە مندارشی بووە گچکەیە دوایە کە گەورە بوو هەستی پێدەکا ئەگەر گەورە بوو هەستی پێدەکا ئەگەر بێت و گەورەش نەبی بەس دەسوڕێ چونکە ئەو چیسە بەشتەچیەوە پێوە نووسایە بۆڕێ ئەگەر حرەکەتە چیوا بکە لەگەر خۆی دەی سوڕێنی لەبەرەوەی ئاسێ دەبی بەژانەوە دێ بەژانێکی زۆر دێ لە بۆ ئەمە تەوارەی پێدەرێن یعنی چاودێری چڕ ئەوە دەرمۆید خەتەرناک نییە نەخۆشی خراپ نییە دەرمۆید ئەمە ئەگەر بێت و هێلکدان چیسەی هەبی چیسەکە لە ناودا هەر ئاو نەبی وە چیوانە هەر ئاوە بەهۆی ئەو هەموو دەرزەی دەدەنە ژنان ئەوجا لە 195 ئەو حاڵەتانە کە زجیشان کردینەوە ئەوەیە مەسەلەن ئەو هێلکەدانەکەیت نەدیتێ کو سپیە و گەورەیە ئەوە بە نازوور کە نازوورم لۆ کردیا ئەو هێلکەدانەکەیتی فەرم و بە نازوور تەنها دەیکەمەوە جیهازم هەیە دەچمە ناو هێلکەدانەکەی تەمەشای ئەوە فەتحەکەیتی کە چوویمە ناو هێلکەدانی خوونەکە دێتە دەرێ ئەوە تا خوونەکە ڕای دەچێشین بە سەکەرەکەی پارچەکانیش ئەوانەی پێوە نووسایە چاچی دەکەینەوە نەخۆش بە عملیاتەکی نازوور چا دەکەین ئەوجا ئەوە وەری دەگری وە خۆی لێ دێتەوە خوونەکە دێتە دەرێ هێلکەدانەکە لە جێ خۆیدا دەمەزرێتەوە پارچە چلێ وەردەگری لۆ تەحلیلێ
ئەو ئێلکان لە ناوانە هێلکۆکەکە هەیە و ئاوەکەیە بی بەیداینەی لە ناقص 80 دەرەجەی ئەوێ بیت یعنی بیبەستێنی ئینگلیز عرب دەرێت تەجمید بیبەستێنی ئینگلیز دەرێ فرۆزنی کەی دەتانی 5 ساریش دوایوێ لەگەر سپێرمە شتێکەریکەی دەمینێ ئەوەیە کە پێی دەرێن چیسەی هێلکەدانی ئەگەر چیسەشی هەبی ناچی هێلکەدانەکەی لێکەیەوە وەکو گوتم دەرمۆید مووە و چەوراچێ و ئاشتانەیە بە زۆری ئەوەی کە دەرێت چیسەی ئێلکەدانت هەیە بڕواتان هەبی ئەو مۆزۆعەیە ئەوە تەمەشە ئەو ڕخەرەوەکەکەیتی دەیکەیەوە خوونەکە دێتە دەرێ تۆ ئەوجا ئەگەر چیسەکە باەفسەکەت لێ وەرگرت دوور بە نەخۆشی خراپ بوو بە زۆری دوای 35 ساری جاروبار هەیە نەخۆشی هێلکەدانی شێرپەنجە بە زۆر کەمە هەیە منداریشی هەبووە لۆم کردیا شێرپەنجە دەرچۆ ئەوە دەبی یەکسەر عملیاتی بکەین دوای تەحلیلەکە چونکە طبیعەتی هێلکدانی لە ناوزجی ئافرەت لە گۆڕەیە بە هیچ دانە پۆشرایە لە ناو پریتۆنیۆمیتی مەلەی دەکالۆ خۆی دەجولێتەوە ئەوە ڕحم ئەگەر چەسپاو بی معنا نەخۆشە ئەوە حڕەکەی دەکە ئەوە دەجولێ ئەوها دەکە هەمووی لە ناو ئەو حەوزەی دایک وەکو مەلەوانگەچ حالات هەیە چیسەی هەیە بەڵێ ئەما چیسەکە زۆر ترسناکە تا دەگاتە تو دەرچووە ئاوکەی لێ دەرچووە چیتەوە ناو هەناوی ئەوها برند بووە نەخۆشم هەیە 13 چێلۆ چیسم لێ دەرینایە بەبێ ئاوەکەی ئەوها وەزجێ ئەوە ئێک لەو نەخۆشانەیە کە دەچنە کتێبێ چونکە نەبووە سەرەتانی هێلکدانی 4 سار بژێ بە تەواوەتی وەچی گوتم ئەگەر لە هێلکدان تووشی سەرەتانێ بە پێنجە هێلکەدانی لە دەرەجە 0 دەتانێ عیلاجیکەی 0 یان جارێ بڵاو نەبووتەوە بەس هەر بووە دەرەجە 2 دەگاتە جەرجی دەکاتە ناو هەناوی دەگاتە هەموو پەریتۆنیۆمی ئاوێ دەکاو ئەوە نسبەتی ژیانی زۆر کەمە. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە هاوبەشی پەیمانگای تەکنیکی کوردستان یەکەمین دیداری خوێندکارانی میدیای ڕێکخست بە بەشداری خوێندکارانی بەشە زانستیەکانی تەکنیکی میدیا ڕاگەیاندن پەیوەندی گشتیەکان و بازاڕگەریکە ئەمە 2 ڕۆژی خاندە بوو دوێنێ یەکەم ڕۆژی دیدارەکە بوو ئەم ڕۆژ دۆم ڕۆژی دیدارەکەیە لەم دیدارەدا خوێندکاران یاخود ئەو خوێندکارانی کە بەشداری دیدارەکەیان کردووە چالاکیەکانی خۆیان و بەرهەم و تواناکانی خۆیان لە دیدارەکەدا پێشکەش کردەوە لە کۆتاییدا لیژنەیەکی هەڵسەنگاندن بۆ بەرهەمی خوێندکاران دەکات و هەڵبەتە پلەبەندی دەبێت. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەر لەم هەفتەیەدا واتە لە هەڤەی مانگ ڕۆژی سێشەمە دیدارێکی تری بۆ خوێندکاران ئەنجامدا لە ژێر ناونیشانی دیداری خوێندکارانی کارامە کە بە هەمان شێوە ژمارەیە خوێندکار لە بەشە جیاوازەکاندا بەشداریان تێدا کردبوو ئەوانیش بەرهەم و چالاکیەکانی خۆیان پێشکەش کردو لە هەمان کادا لە کۆتاییدا پلەبەندی بۆ خوێندکاران و بۆ بەرهەمی خوێندکارەکان ئەنجام درا. اینجا گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین و لەسەر دیدارەکە زانیاری زیاتر وەردەگرین لەگەڵ مامۆستاڤیان عومەر کە بەڕێزیان سەرۆکی بەشی تەکنیکی میدیان لە پەیمانگای تەکنیکی سلێمانی. مامۆستاڤیان بەیانیت باش و بەخێراتی. بەیانی ئێوە باش زۆر سوپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەدا. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. مامۆستاڤیان ئەگەر هەر سەرەتا لە دیدارەکە خۆی دەست پێ بکەین کە ئایا بۆچی ئەم دیدارە ئەنجام دراوە ئاماژ لە ئەنجامدانی ئەم دیدارە هۆکارەکەی چی و ئاماژتان چییە؟ ڕاستە دیداری خوێندکارانی میدیا لەسەر سەرجەم زانکۆ پەیمانگاکانی حکمی و ناحکمیەکان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئامانجمان دەرخستنی توانای خوێندکاران بووە. ئامانجمان دەرخستنی ئەو بەهرانەیە کە خوێندکاران هەیەە بە جۆرێک لە جۆرەکان شاراوەیە
ئێمە ڕۆژانە کە دەرسیان پێڵێنەوە وانە تیۆریەکان ئەڵێنەوە ئەم وانانە ئێمە ناتوانین بە پێویست بەهرەکانی پێدەرخین هەتا هەلێک نەڕەخسێنی بۆ خوێنکارەکە مەجالێکی نەدەیتێ پێشبڕکیەکی بۆ ساز نەکەی توانەکانی دەرنەخی ئێمە نازانین ئەو خوێنکارە کامەیە کە دەیەوێت بێتە مەیدانەکە کە دەیەوێت کار بکە کە دەوێت چالاکی بنوێنێ. ماوەیەکی زۆرە خوێنکارانمان بێ ئەمەل بوون تووشی غیبەت ئەمەل بوون لە ئیشەکانیان لە خوێندنەکانیان بەردەوام دەڵێت من ئیشم دەست ناکەوێ کارم دەست ناکەوێ بەرەو دوا ئەچم بەڵام ئێمە ئەگەر وەک مامۆستایان وەک زانکۆی پۆلۆتەکنیک کە ئەم هەنگاوە پیرۆزەی ناوە هاتوونێتە پێشەوە ویستومانە چی بکەین خوێنکارەکان بڵێن بڵێ ئێوە تواناتان هەیە ئێوە بەهرەتان هەیە ئێمە دەستانەگرین ئێمە پشگیریتانەگەین لە هەر هەنگاوێکە پێویستیتان بە ئێمە بوو ئێمە لە دواتانەوەستین تەنها داوامان لە ئێوە ئەوەیە بەردەوام بن بەردەوامیەکی چۆن بەردەوامیەک بن کە تەواو لە سنووری یاسا و ئیتیکی ڕاگەیاندنابێ. کەواتە دەتوانین بڵێن لە ڕێگەی ئەم دیدارەوە دەتوانین بڵێن زمینە سازێکی باش بۆ خوێندکارانی میدیا دەکەین بۆ ڕخساندنی هەلی کاربۆیان لە دەستگاکانی ڕاگەیاندن. تەواوە هەردوێنێ ئێمە 5 فیلمی دوکۆمنتەری کە ئەرز کرا کە پێشکەش کرا لەسەر ئەو ستەیجە پیرۆزە لە ڕێگەی ئەو سکرینشۆتەوە بەڕاستی یعنی سەرسامی هەموو کەناڵەکان بوو سەرسامی ئەو مامۆستا بەڕێزانە بوو کە بەڵێ خوێنکارەکانیشمان ئەتوانن ئەو بەرهەمە جوانانەیان هەبێ ئەو بابەتە جوانانەیان هەبێ ئەو بیرۆکە جوانانەیان هەبێ کەواتە بە ئێمە ڕێیان لێ نەگرین ڕێگەیەکی بۆ ئەەکەینەوە پیشانی بدا بەهرەی یەکەی ئیتر لە دواترە ئیش ئەکا یا کار ئەکا یا دوورەکەوێتەوە لە ڕاگەاندن ئەویان ئازادی وەکو لیژنەی ئامادەکاری دەتوانین بڵین کە دەتوانن ئەو ئامانجە بپێکن کە هەوڵیتان بۆ داوە. بەڵێ سپاس بۆخوا ئامانجەکەمان بەپی ئەوەی دوێنێ بێ پێکاتانە ئەم دیدارە مامۆستاڤیان خوێندکاران خۆیان داوان کردووە کە دیدارێکی ئەوان بۆ ڕێک بخرێ یاخودەوە تا سەرۆکاتی زانکۆ پەیمانگاکان ئەوان بڕیاری ئەوان داو یاخود لە هەوڵی ئەوە دابوون دیدارێکی ئاوا ڕێک بخرێ بۆ خوێندکاران. خوێندکاران بەردەوام داوای ئەوە ئەکەن کە پشت گوێ نەخرێن بەردەوام داوای ئەوە ئەکەن کە پشتیان بگیرێ لەگەڵیانە بین بەردەوام بین لەگەڵیان بێگومان داواکاری خوێندکاران دەبێتە سەرەتای دروستبوونی بیرۆکە لە لای مامۆساکان کە سەرەتای دروستبوونی بیرۆکەت لەلا دروست بوو ئەیکەتێ چالاکیەک ئەیکەیتە دیدارێک ئەیکەیتە پرۆژەیە ئەم پرۆژەیە خزمەتی خوێندکارەکەی پێگەێنی بۆ ئەو بیرۆکە جوانەی کە پێیاوێت. ئەو خوێندکارانی کە بەشداری دیدارەکە بوون لە کوێ لە چەند زانکۆ پەیمانگاوە بەشدار بوون ئایا تەنها سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بڵێن دەوروبەری بوویان ئەوە تا تەواوی کوردستان خوێندکاران توانیان بەشداری دیدارەکە بکەن. خۆزگە تەواوی کوردستان بەڵام ئینشاءالله بۆ ساڵەکانی دواتر ئەگەر دەرفەتمان مایەوە ئەگەر توانیمان ئەگەر لە تواناماندا هەبوو ڕێگە چارەمان دۆزیەوە ئەو کاتە سەرجەم کوردستان بەشداری پێکەین چکە بەڕاستی ئەو منافسەیە کە لە نێوان خوێندکارەکانە هەیە زۆر منافسەیەکی جوانە کە کاتێک خوێندکارێک دەیەوێ پشگیریەکی خوێندکاری بەشەکەی بکات بە ئەوەی کە باشتر و باشتری بکە دوێنێ خوێندکارانمان زۆربیان بەشداریان نەکردو بە بەرهەم بەڵام لەبەر ئەوەی ناوی بەشەکەی ئەهێنرێن پشگیری تەواوی بەشەکەیەکە تۆ سەیریم ئەو منافسە جوانەکە لەسەر بەرهەمهێنانی فلیمێکی دۆکۆمنتەری لەسەر بەرهەمهێنانی فیچەرێک لەسەر بەرهەمهێنانی ڕێکلامێک یا دیزاینکردنی ڕۆژنامەیەک بەداخەوە بۆ ئەمساڵ بەداخۆ ناڵێن خۆشبەختانە تەبعاً هەنگاوێکی جوانە یەکەمین دیدارە هەر ئەبێ وابێت لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەی خۆشەویستەوە بووە ئینشاءالله ئەگەر دەرفەتما ساڵێکی تر حەز ئەەکەین هەموو کوردستانی لە پلانتان نابێت کە ساڵێکی تر ئەگەر هەموو کوردستانیش نەبێت جارێکی تر ئەمە لە سلێمانی و لە هەڵەبجە دووبارە بکەنەوە بەدڵنیاییەوە ئێمە پلانی ئەوەمان هەیە هەتاکردمان بە زنجیرە کە ئەم ساڵ یەکەمین دیدارە دوا بە دوای ئەوە دەست پێ ئەەکەین دیداری دووەم سێم چوارەم چەند دەرفەتدا جگە لە خوێندکاران و لیژنەی هەڵسەنگان یا بڵێ لیژنەی ئامادەکاری کێ وەکو میوان ئامادە بوو لەوێ؟ میوانەکان ئەوەندەی کە ئێمە ئاگادار بین سەرجەم ڕاگەیاندن کارەکانی لێ بووە ئەوەندەی ئێمە ئامادە بین ئەوانەی کە پشگیری خوێندکارەیان کردووە پشگیری خوێندکارن بۆ بەڕێوەچوونی ئەم چالێکە جوانانە لەوێ ئامادە بوون ئێمە خۆمان بە خۆشحاڵە زانین ئەو بەرهەمانەی کە ئەمڕۆ خوێندکاران ئەیانەوە پیشانی بن میوانە بەڕێزەکانمان بە خۆشحاڵیەوە بانگێژنامەکەی ئێمەیان قوبوڵ کردو لەوێ کەواتە بە بانگێژنامە بۆ هاتن بۆ هەمووان نەبووە
بۆ هاتن بۆ هەمووان بۆ لەبەرەوەی ئێمە لە لێرە جارێکتر ڕاگەنیتەوە هاتن بۆ هەمووان هاتن بۆ هەمووانە هەر کەسێک دێت ئەیکینە سەر سەرمان سەر چاومان لەبەر ئەوەی گەورەی ئەنوێنێ کاتێک دێ سەیری ئەو بەرهەمانەی خوێندکاری ئێمە ئەکا کە دوێنێ بە تیۆری پێمانوتون ئەمڕۆ بە پراکتیکی لە سنووری بەرهەمێکە ئەی کاتە چەپکێ گوڵ و ئەیاد لە یەخەی ئەو میوانە جوانی کە دێتە ئەوێ ماوەی چنێک خەریکی ئامادەکاری ئەم دیدارە بۆ مامۆستافیان بەداخەوە ماوەکەی کەم بوو ئەگەر ماوەکە زۆرتر بواە ئەگەر دەرفەتمان لەبەردەما زیاتر بواە بە دڵنیاییەوە ئێمە کاری باشتر کاری جوانتر کاری ڕێکوپێکترمان پێشکەشە کرد ماوەی یەک مانگمان لەبەردەما بوو بەڵام ئێمە ئەگەر لە سەرەتای ساڵەوە هەوڵمان بدایە ئیش لەسەر ئەم چالاکیە بکەین بە دڵنیاییەوە بۆ لە سەرەتای ساڵەوە ئەم ئیشتان لەسەر نەکرد بوو بیرۆکەکەی گەڕێتەوانێ بۆ یەک دوو مانگ بەر لە ئێستا یاخود نا بیرۆکەکە هەبووە بەڵام ئەو ڕێگریانەی یا ئەو فرسەکانەی ئەو هەوڵانەی کە ئەدرا بۆ چالاکیەکە هەڵبەتە بە پێی پێویست نەبوو بەڵام سوپاس بۆخوا دکتۆر شێرکۆ سەرۆکی زانکۆمان دکتۆر ئالام فەریدون نەیهێشتم دیدارە هەروە بڕوات بە ئاسانی کاریان لەسەر کرد و سوپاس بخوا ئەوە تا دوێنێ یەکەمین ڕۆژ بوو ئەم ڕۆژ دووەمین ڕۆژ بەخۆشحاڵی ئەو چالاکی و بەرهەمانی کە خوێندکاران پێشکەشیان کە لە دیدارەکە مامۆستاڤیان هەڵبژاردی خۆیان بوو یاخود ئەوە تا لیژنەیەک بابەتەکانیان بۆ دەستنیشان کردوون و ئەو کات خوێندکاران چوون بە دوواداچوونیان بۆ کردو یاخود کاریان لەسەر کردو تا پێشکەشیکەن ڕاستە ئێمە لە هەر یەکێک لە بەشەکانی ڕاگەاندن و تەکنیکی میدیا و دیجیتال میدیا و پەیوەندی گشتیەکان و بازارگەری هەموو ئەمانەوانەی پراکتیکیان هەیە لەم وانە پراکتیکیانەیە خوێندکاران چی ئەکرێن ڕائەهێنرێت لەسەر ئەوەی بیرۆکە بدۆزێتەوە چۆن بیرۆکە بدۆزێتەوە چۆن بە دوا بابەت تا بڕوە چۆن کێشەکانی ناو کۆمەلگەی دەستنیشانکە چۆن چاوی تیژ بێ هەموو سوچ و کون و کوژبنی کۆمەلگەکەی کە دنیا یەک تراژیدیا و چیرۆکی تایە ئەم بیان دۆزێتەوە هەستاون ئەم بیرۆکانیان دۆزیوەتەوە خوێندکارەکە خۆی بیرۆکەکان ئەدۆزێتەوە کاری لەسەر ئەکا چکە ئەگەر بزانی خوێندکار یاخود ڕاگەاندنکار ئەگەر بیرۆکەکە ئی خۆی بوو ئەگەر کارەکە خۆی حەزی لێ بوو بە دوای ئەچێ وردەکاری کاری زۆر جوانتریش دەرچێ بەڵام من ئەگەر بە تۆ بڵێم وەرە کارێکم بۆ بکە لەسەر فڵانە بابەت تۆ حەزت لێ نییە سەیرەکەی لەبەر دڵی من ڕەنگە کارەکە بکەی بەڵام بە پێی پێویست ناڕوا ڕەنگە دڵسۆزیەکی پێوە دیار نەبێت ئەگەر زۆر تەواو باشە مامۆستا ڤیان ئەو زانکۆیانی کە بەشداریان کردووە یاخود خوێندکاری ئەو زانکۆیانی کە بەشداریان کردو ئاماژەت پێدا کە زانکۆکانی سلێمانی بڵێ زانکۆ پەیمانگاکانی سلێمانی لەگەڵ هەڵەبجە بوو تەنها زانکۆ پەیمانگا حکومەکان بووە یاخود ناحکومەکانیش بەشداریتیا کردووە پەیمانگای تەکنیکی کوردستان خۆشت ئاماژەت پێدا لە سەرتاوە خۆشببختانە هاتنە پێشەوە بە گڕوتینێکی زۆرەوە هاوکارمان بوون لەگەڵمانە بەردەوام بوون بۆ ئەم کارە جوانە لیژنی هەڵسەنگاندنەکە لە کێ پێکاتە بۆ مامۆستاڤیان وە چەند لیژنەی هەڵسەنگاندن هەبوو پێم وا بێت سەرەتا لیژنەیەک هەبووە کە هەڵسەنگاندنێکی سەرەتایی بۆ خوێندکاران کردووە تا بابەتەکان هەڵبژێرن و لە دیدارەکەشدا لیژنێکی تردادەنیشێت و هەڵسەنگاندنی بۆ دەکات لە کێ پێکاتەوە ئێمە ئەو لیژنانی کە هەڵسەنگاندن بۆ بەرهەمەکان دەکەن بە دڵنیاییەوە سەرجەمیان پسپۆرن لە ڕاگەاندنە سەرەتا لیژنەی باڵای ئامادەکاری هەستا بە کۆکردنەوەی بەرهەمەکان لە سەرجەم خوێندکاران لە ئەو زانکۆ و پەیمانگایانە دواتر ئێمە چیمان کرد بەرهەمەکانمان کەم کردەوە بۆ هەندێک لەو بەرهەمەکان ئێمە ناڵین ئەو بەرهەمانەی لامان بردووە کەم و کوڕنیا لاوازن نەخێر مادام کاری خوێندکاری تایە کارێکی جوان و پیرۆزە بەڵام لە هەموو کارێکە باش هەیە باشتر هەیە ئەم باشەی کە هەیە ئێمە لایەنە خراپەکانی یان نەرێنیەکانی پێ ئەڵین بۆ ئەوەی دواتر باشتریکە دواتر ئەم بەرهەمانەمان کۆ کردوتەوە یاومانە یا دابشمان کردووە بەسەر 4 لیژنەی ترە لیژنەی هەڵسەنگاندنی فیلمی دۆکومنتەری جیایە فێچەر بەجیا ڕێکلام بەجیا و هەروەها دیزاینکردنی ڕۆژنامە و گۆڤاریش بەجیا لیژنەکان کە باست کەوت لە کەسانی پسپۆر پێکاتون کەسانی پسپۆڕن لە زانکۆ پەیمانگاکان خۆیانە یاخودەوە تا لە دەروی زانکۆ پەیمانگاکانەوە هاتوو سەرجەم ئەوانەی کە هەڵسەنگاندن بۆ ئەم کارانە دەکەن سەرەتا لە زانکۆ پەیمانگاکانن هەموو ئەو کەسانن کە پسپۆری وردیان هەیە هەڵسەنگاندنی یەکەمە هەڵسەنگاندنی یەکەم کە پسپۆری وردیان هەیە لە زانکۆ پەیمانگاکان و تەواو ئەکادیمێن دوای ئەوە داومانەتە دەستکێ لەبەر ئەوەی کارەکە پراکتیکیە تەواو تێکەڵەیەکە لە نێوان ئەو کەسانی کە ماوەیەکی زۆرە ژیانی خۆیان تەرخان کردووە بۆ کاری پراکتیکی و چالاکی و بە ساڵانە ئێمە ئەم بەرهەمانەیان ئەبینین ئەوانیشمان پێبەش نەکردووە لە هەڵسەنگاندنی کار و چالێکی پێوەرەکان هیچ دیارە لای ئێوە کە پێوەری هەڵسەنگاندنەکان چین یاخودەوە تا لای لیژنەکەی و ئێوەگەدار خۆی دەستنیشانی ئەکات و ئینشاءالله دوانیوەڕۆ باشترین بەرهەمەکان هەرچەند لای من
ئەو بەرهەمەی کە خۆشمان لامان بردووە لە سەرەتاوە باشترینەکانە بەڵام ئینشاءڵڵا باشترین بەرهەمەکان پێشکەش ئەکەین و خوێندکارەکانیش سوودێک لەم دیدارە ئەبینن بۆ دۆزینەوەی هەلیکرد. دوێنێ دیدارەکە لە یەکەم ڕۆژیە لە سەعاتەوە دەستی پێکرد پێما بە تا دوانیەوە ڕۆ درێژەی کێشە ئەمڕۆ شەر بە هەمان شێوە لە سەعاتەوە دەست پێکە بەڵام دیار نیە تاکەی بەردەوام بێت دروستە؟ وەڵا دیار نیە تاکەی بەردەوامە بێت چونکە ئەمڕۆ دووبارە فیلمی دوکومنتەریمان هەیە، فیچەرمان هەیە، ڕێکلاممان هەیە، عرضکردن و پێشکەشکردنی ڕۆژنامە و گۆڤارەکانمان هەیە لەبەر ئەوە نازانین تا چەند کۆمەڵێک بابەتی جیاوازتر لەوەی دوێنێ پانێڵیشمان هەیە، دوو پانێڵمان هەیە کە بابەتی ڕخنەیین لە ڕخنەگرانە ئیش لەسەر چیەکەین قسە و باز لەسەر بابەتی فیچەرەکانەکەین، ڕخنەگرانە باز لە ئەو ڕێکلامانە ئەکەین کە خوێندکاران ئامادەیان کردووە و تا بزانین چۆن باشتری ئەو پانێڵانی کە دوێنێ ئەنجامدرا زیاتر لەژێر ناونیشانی چیا بوو؟ ئێمە ئەو پانێڵانی کە دوێنێ پێشکەشیان کرد یەکێک لە پانێڵەکان زیاتر ویسمان قسە و باسکەین لەسەر ڕاگەاندنی ئەمڕۆ ئایا ژنان چۆن توانیویانە لە ڕاگەاندنەکانە جێی خۆیان بکەنەوە و هەروەها باسی کار و چالاکیەکانی ڕاگەاندن کارمان کردووە هەر لە سەرەتای دەستکردن بە ئیشیەوە تا کۆتایی مەبەست لێرە چی بووە مەبەستمان ئەوە بۆ خوێندکاری ئەمڕۆ بەرچاوێکی ڕوون بێ ئەوانی ئەمڕۆ ئێمە لەسەر شاشەکان ئەیبینین هەروە بە ئاسانی نەهاتوونەتە سەر شاشە بە دڵنیاییەوە کۆمەڵێ ڕێگری و لایەنگری و کۆمەڵێک بڵین ئەرقەلە هاتوۆتە بەردەمیەوە هەروە بە ئاسانی من دێمە ئێرە کەسانێک ئەم بینن و ئەم ناسن ئەمڕۆ یەک ڕۆژ و دوو ڕۆژ نییە بە تەکید کاری پێشووتری لەسەر کراوە ویستمان ژیاننامەی ئەمانە ویسمان کار و چالاکی و مێژووی ئەم ڕاگەاندن کارانە پێشکەش بە خوێندکارەکانمان بکەین. یەکێکی تر لە پانێڵەکان قسەکردنی خوێندکاران خۆیان بووە دەربارەی ئەو وانانەی کە لە زانکۆ پەیمانگاکانە ئەخوێنرێ بێگومان ویستومانە لە ڕێگەی ئەم پانێڵەوە خوێندکار ئەوەی لە دڵیەتی ئەوەی مەبەستێتی پێشکەشی بکات و لەوێوە زۆر ئازادانە لەسەر ئەو ستەیجە بڵێ بەڵێ من ڕخنەم لە 1 2 3 ئەوەی بەشەکەم هەیە مەبەستمان لەوە بووە کەواتە بە شێوەیەکی گشتی ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە ئەم جۆرە دیدارانە تا چەند گرنگە لە کاتێکدا کە خوێندکاران خۆیان ڕۆڵیان هەیە یاخۆ خۆیان سنتەرن لە ئەنجامدانی چالاکیەکەدا چ گرنگێکی هەیە؟ ئێمە ناوەندێکی ئەکادیمین مەبەستمان چێ پەروەردەکردن و فێرکردن کێ خوێندکار کەواتە من هاتم ئامانجە ئاساسیەکەم هێنایە پێشەوە کە ئامانجی ئاساسیەکەم هێنایە پێشەوە لەسەر ستەیجەکە پێمەڵەن چۆن پەروەردەم کردووە چۆن فێریشم کردووە کەواتە دەتوانین بڵین ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە لەگەڵەوەی کە گرنگە بۆ خوێندکار لە هەمان کاتیشدا دەبێتە ڕێگەیەک بۆی کە ناوەندە زانستی و ئەکادیمیەکان بەرهەمی ماندووبوونی خۆیان لە ڕێگەی خوێندکارەکانەوە وەربگرنەوە من دوێنێش و ئەمڕۆژوتم ئەمڕۆ ئێمە وەک مامۆستایان شانازیەکانی خۆمانە بینین ئەوەندەی دوێنێ من چەپڵم بۆ بەرهەمی خوێندکارەکەم لێیاوە ڕەنگە خودی خوێندکارەکە خۆی کە دەرهێنەر و سیناریۆستی بابەتەکەی بۆ ئەوەنە چەپڵی بۆ خۆی لێنەیەوە دوێنێ بە حەقیقەت من گریانم هات یعنی کە بینیم خوێندکارێک ئەو هەموو گڕوتینەی تایە بۆچی بێ شاراوە بێ بۆ نابێ پیشانی بم بۆ نابێ من ساڵانە دەرفەتێکی ئاوای بەمێ بەڕاستی خوێندکار زۆر بێ بەشکراوە لە زۆر شت با ئێمە ڕێگەیان بین با دوو ڕۆژیش تەرخانکەم بۆ ئەوەی کە من گوێ بگرم و ئەو قسم بۆ بکە چەند وەختە من قسەی بۆکەم ئەو گوێم لێگرێ ئێستا کاتی ئەوەیە من گوێ لێ بگرم و ئەو قسم بۆ کاتە بە شێوەیەکی گشتی جێگەی دڵخۆشی و خۆشحاڵی تەواوی مامۆستا و دکتۆر و سەرۆکایەتی زانکۆ پەیمانگاکان بوو لەو دیداری دوێنێدا سپاس بخوا هەمومان بە شانازیەوە ئەڵێن دیدارەکەمان بەو پەڕی سەرکەوتووی دەست پێ کردووە ئینشاءالله بەبێ هیچ کێشەیەکیش کۆتایی پێهێنین ئینشاءالله ماندوو نەبن مامۆستاڤیان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و لەگەڵ پەیمانگای تەکنیکی سلێمانی دەتوانین بڵین ئێستا لە چه ئاستێکی زانستیدایە ئەگەر لە ئێمە پرسی خۆزگاوە کەسێکی تر هەڵسەنگانن بۆ ئێمە بکە ئێمە لە ناو بابەتەکەیان ئێمە خۆمان بەشێکین لە ئەکادیمیا و پێشکەشکردنی بابەتەکان لە ناو زانکۆمانە من ناتوانم هەڵسەنگاندن بۆ خۆم بکەم حەزەکەم خوێندکارەکان کەسەکانی دەوروبەرمان بەرهەمەکانی دوێنێ کە پێشکەش کرا بەرهەمەکانی ئەمڕۆ کە پێشکەشەکرێ هەڵسەنگاندن بێ بۆ ئێمە من نامەوێت بڵێم لە تۆپام یا نامەوێت بڵێم زۆر خراپم شتیواناڵین ئێمە ئەڵێم ئەوەی کە لە توانام بووە ئەوەی کە لە تواناما بێ پێشکەشیەکەم بە خوێندکارەکانم گرنگ ئەوەیە سبەینێ خوێندکارەکە کە ئەدەچێتە دەرەوە شتێک فێر بوو بێ ئەگەر هیچیشم فێر کردبێ بە خۆی بڵێ ڕاگەیاندن کار سبەینە شەهادەیەک وەرنەگرێ بڵێ من هیچ فێر نەبووم
بەڵام کە چووە دەرەوە وتی ڕاگەاندن کارم کەواتە من ئامانجەکەم بەڵام پێکەوە. فیدباکی خوێندکارانتان هەڵبەت پێگاتەوانە بەڵێ، گەر لە بەڵێ، ئەم لاولاش بێ پێوانەکە. فیدباکی خوێندکاران لەسەر ئێوە لەسەر زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی چۆنە؟ زۆر باشە، زۆر باشە. سپاس. ماندوونە بن دەستا خۆش بێ. مامۆستاڤیان لە کۆتایی پلەبەندیەکەدا یاخو لە کۆتاییدا کە پلەبەندیەکە دەکرێت بۆ بەرهەمی خوێندکاران دوای ئەوە هەنگاوی دواتر چی دەبێت؟ خەڵاتی ڕێزلێنانیان هەیە یان چیان هەیە چیان بۆ دەکەن؟ هەر یەک لەم خوێندکارانە کە بەرهەمەکانی پێشکەش کردووە بە دڵنیاییەوە کێبڕکەیەکەن لەسەر بەدەستێنانی سێ خەڵات لە هەر یەکێک لە بەشەکان بۆ نمونە فیلمی دوکۆمنتەری سێ خەڵات، فیچەر سێ خەڵات، ڕیکلام سێ خەڵات، دیزاینکردنی ڕۆژنامە سێ خەڵات. واتە بۆ هەر بەشێک بۆ هەر بەشێکیان سێ خەڵاتمان هەیە. هەر یەک لەم خەڵاتانە مادی و معنەوی پشگیری خوێندکارەکرێت و خەڵات ئەکرێن. دواتریش خەڵاتی ڕێزلێنان دەبەخشرێتە سەرجەم ئەو خوێندکارانی کە بەشدار بوون بە بەرهەم کە ڕەنگە بەرهەمەکەی سەر نەکەوت بێ بەڵام بەشدار بووە بە بەرهەم هیلاکیەکەی و ماندوو بوونەکەی ڕێزی لێ ئەگیرێ بە دڵنیاییەوە ئەو لەناو ئەو هەموو خوێندکارەیە هەوڵی داوە کۆششی کردووە بەرهەمێکی هەبووە بەڕاستی ناکرێ بەکەم سیر بکرێ چونکە من دوێنە پێم وتن بە خوێندکارەکانی خۆم ئێوە توانیوتە بەرهەمێک پێشکەشکەی کە لەسەر ئەو سکرینە سەیەها مامۆستای زانکۆ پەیمانگا دانیشتون سیریەکەن کەواتت بەو پەڕی جەراعەتەوە هاتووی بەرهەمەکەت پێشکەش ئەەکەی ئەگەر تۆ یەکەم دووەم سێمیش نەبی هێشتا تۆک براویت لە لای خۆت. لە کاتی ئەنجامدانی ئەم دیداریان لە خود لە کاتی ئامادەکاریەکانە خوێندکاران چۆن ئامادەڵی ئاگادار کرانەوە ئێوە ڕیکلامتان بۆ کرد تا خوێندکاران بەرهەمەکانی خۆیان بێن خۆیان ناونووسکەن یان چۆن بوو ئێوە چۆن ئەوانتان ئاگادار کردو خوێندکاران چۆن ئاگاداری ئەم دیدارە بوون؟ ڕاستە ئێمە وەک بەبەڕێستەموت ئێمە وانی پراکتیکیمان هەیە لەوانی پراکتیکیەکە خوێندکار ئامادە ئەکرێ فێر دەکرێت بۆ ئامادەکردنی پرۆژەیەک بابەتێک کە ئەو ئەم بیرۆکانەی لابوو لە پێش مانگێک لەمە پێش کە بە ئێمەیانوت دیدارێکی وەها هەیە زۆر بە گروتینێکی باش و خوێندکارەکانمان ئەو بیرۆکانی کە فێر کرابوون ئیشیان لەسەر کرد ئێمە لە ڕێی خۆمانەوە ئاگاداری بەشەکانی خۆمانمان کردەوە لە ڕێگەی پیجی خۆمانەوە لە ڕێگەی فەیسبوکەوە لە ڕێگەی پیجی پەیمانگاوە ئاگاداریمان بۆ خوێندکاران بڵاو کردەوە کە دیدارێکی وا هەیە لە کاتێکی وایە دوکات بۆ بەرگرتنی بەرهەمەکەی کاتێکی دیاریکراو بوو خوێندکاریش ئیشی لەسەر کرد. دەستەکانتان خۆش بێ لە کۆتاییدا مامۆستاڤیان هیچ شتێک ماوە لەسەر دیدارەکە کە باسمان نەکرد بێ جەنابتانتانێ باسیکەن؟ حەزەکەم لێرەوە بە فرسەتی بزانم داوا لە خوێنکە سەرجەم خوێنکارەکانەکەم لە سەرجەم بەشەکان بە ئەو پەڕی دڵێکی فراوانەوە گوێبیستی نەتایجەکان ببن نەتیجەکان هەر چۆنێک بێ یەکەم بێ دووەم بێ سێم بێ یا هیچ خەڵاتێک وەرنەگرێ لای ئێمە پێشکەشکردنی بەرهەمی خوێندکارەکان لە بەردەمی هەموو میوانەکان ئەوە خۆی لە خۆیان بەدەستێنانی خەڵاتێکە بەڵام وەک خۆتەزانی لە پێشبڕکیەکانە بێگومان دەبێ یەکەم هەبێ دووەمیش هەبێ سێمیش هەبێ ناکرێ هەمومان هەر یەکەم بین هەمووشمان هەر دووەم بین سێم بین بە دڵنیایەوە هەمویان سەرکەوتوین دەستخۆشیان لێەکەین داوایان لێەکەین مادوو نەبن و بەردەوام بن. دەستی ئێوەش خۆش بێ مامۆستاڤیان بە ئومێدی بەردەوامی و کاری باشتر و ئەنجامدانی چالاکی و دیداری زیاتر بۆ خوێندکاران. سپاس بۆ مامۆستاڤیان عومەر کە بەڕێزیان سەرۆکی بەشی تەکنیکی میدیان لە پەیمانگای تەکنیکی سلێمانی سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا بەردەوام بووین.